بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەکان سڵاوی خوای گەورەتان لێ بێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. ستەمکاری چۆن دروست دەبێ و تاکوێ دەڕوات تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. بە درێژایی مێژوو ئەوەی میلەتەکانی ڕووخاندووە و بە چۆکیدا هێناون تەنها و تەنها ستەم و زۆرداری بووە بەرامبەر بە ستەم لێکرا و چەوساوەکان و تاکە مەترسیەک بەردەوام هەڕەشە بووە بۆ ژیانی مرۆڤەکان و ترس و بیمی خستۆتە دڵیانەوە و لێی ترساون ستەم و زۆرداری بووە. بە درێژایی مێژوو کۆمەڵێ ستەمکار و ئاغا سواری ئەسپەشێتەی خۆیان بوون و خەڵکی و جەماوەریان چەوساندۆتەوە و خەڵک و جەماوەریان خستۆتە بەردەم دووڕیانێکەوە، یا دەبێت چەپڵە بۆ ستەمکار لێ بدەن یا دژی بن و ببنە دوژمنی. 70 ساڵ بەر لە ئێستا مێشێل عەفلەقی ستەمکار لە وڵاتی سووریا حیزبی بەعسی دامەزراند و بە درێژایی 65 ساڵ کردی ستەمکار و ئاغای چەوسێنەر بەسەر خەڵکیەوە و لە هەردوو وڵاتی سووریا و عێراقدا سەدان هەزار هاوڵاتی سڤیل بوونە قوربانی ویست و ئارەزوەکانی ئەو حیزب و ڕژێمە. بەڵام سپاس بۆ خوددا 14 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ئەم ڕژێمە بەهۆی زوڵم و زۆرەکانیەوە بە چۆکدا هێنرا و کۆتایی بە زوڵم و ستەمەکانی هێنرا. دەپرسین زوڵم و زۆر چییە؟ ئەو مەترسیەی بەهۆی زوڵم و زۆرەوە ڕوبەڕووی مرۆڤەکان دەبێتەوە کامەیە؟ مرۆڤەکان چۆن ڕوبەڕووی ستەم و زۆرداری ببنەوە و خۆیانی لێ بپارێزن؟ ئایا ستەم و زۆرداری سنوورێکی هەیە یا مرۆڤ هیچ سنوورێک ناخوێنێتەوە و بەردەوام دەبێت لەسەر ستەمەکەی؟ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر ئەم باسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی قامیشی بانخوازی ئیسلامیم کردووە و پاش ناوبڕێک دێمەوە لاتان. بینەرانی بەڕێز دووبارە سڵام. مامۆستاگیان زۆر سپاسی بەڕێز دەکەم بۆ ئامادەبوون لە بەرنامی باس و خواست. زۆر سپاسی ئێوەش دەکەم بۆ ئەم دەرفەتەوە ئەو میمانداریە. زۆر سپاس. مامۆستاگیان سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە تعریف و پێناسەیەکی زوڵم و زۆرداری بزانین بە چ شتێک دەگوترێت زوڵم و ستەمکردن؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سەرەتا سپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتە. خوای گەورە ئینشاءالله زوڵم و ستەم لە ناوماندارا بەرێت و ئینشاءالله عەدالەت بێنێتە جێگەی. لە ڕاستیدا تعریف و پێناسەی زوڵم زۆر شت دەگرێتەوە. لە لۆغەتە لە زمانەوانیدا زوڵم بەوە تعریف کراوە پێناسە کراوە وضع الشيء في غير موضعه، واتە دانانی شتێک لە شوێنی خۆی نەبێ. چونکە ظلم مقابلی ظلم چییە؟ مقابلی ستەم عەدلە. عەدل وضع الشيء في موضعه، کە شتێک عەدل بوو ئەو شتە لە شوێنی خۆی داناوە غەدر لێ نەکردووە. بەڵام پێچەوانەی ئەو زوڵمە. زوڵمیش وضع الشيء في غير موضعه، دانانی شتێک کە لە شوێنی خۆی دانەبێ. ئەمە لە زمانەوانیدا. لە ئیستیلاحە پێناسەکەی بەم شێوەیە عیبارەة عن التعدي عن الحق إلى الباطل، واتە لادان لە حەق بۆ باتڵ، یعنی دەرچوون لە حەق، دەستدرێژیکردن بۆ سەر حەق، لادان و دەرچوون لە حەق ئەکە لە حەق لادا ئەچی بۆ باتڵ، بۆ ناحەق دەچی. کەواتە هەر شتێک کە لە سکەی خۆی لایدا لە حەق لایدا ئەوە زوڵمە. یعنی ئێمە وازانین زوڵم بەس پیا و کوشتنە. هەر شتێک لە سکەی خۆی لایدا لە سیستمی خۆی لایدا لە یاسای خۆی لایدا ئەوە حەقە. عبارة عن التعدي عن الحق إلى الباطل وهو الجور. کەواتە دانانی کەسی نەشیاو لە شوێنی شا، یا دانانی کەسێک کە بەو شوێنە شارەزانیە یا لی نازانێ یام شایەنی نییە، کەواتە کۆمەڵگە خەڵک خۆی بەرەو ستەم و ستەمکاری دەبات. بێگومان ئەو پرسیارێتەوە دووشتی تێدا. یەکێک لەوانە جۆرەکانی زوڵمە، یعنی هەر بۆ خۆی زوڵم نەوعی زۆرە، وەکو ئاماژەمان پێدا لە سەرەتاوە. هەر ئەوە نییە ئەگە دەڵێن زاڵم کەسێک بێت کەوا سەرکردەیەک بێ و خوێن ڕێژ و پیاوکوش بێ. زوڵم یعنی پێشە لە خودی خۆتەوە دەست پێ دەکات. یعنی بۆ نمونە کەسێک زوڵم لە خۆی دەکات پێشێ بەچی؟ یەکەمیان بە شیرک. ئەظلم الظلم الشرك، شەریک بۆ خوا قەراردان گەورەترین زوڵمە. بۆ چونکە خوا شەریکی نیە و تۆ شەریکی بۆ قەرار دەدەی، ئەمە گەورەترین زوڵمە. پاشان زوڵم لە نەفسی خۆت، بەوەی کەوا ئەم جەستەی خۆت
تووشی زینا دەکەی زوڵم لە خۆت دەکەی یان جاری وایە مەوادی هۆشبەر دەخۆیەوە زوڵم لە خۆی دەکە یان مەسەلەن مافی نەفس خۆی نادا بەهۆی ئەوەی کەوا درۆ دەکا خیانەت دەکا زوڵم دەکا دامێن پیسی دەکا خلاف وعد دەبێت لەگەڵ جیرانەکەی خراپە ئەمانە هەموو زوڵمن ئەو شتانە ئەگەر تۆبەی لەسەر نەکا بەرەو جەهەنەمی دەبە لە دنیاشدا وەزعی خراپ دەبێت ئەو کەسە مەسەلەن بۆ نمونە یەکێک دوژنی هەیە یەکێکیانی بەرەڵا کردو یەکێکیانی گرتو ئەمە زوڵمە یان مەسەلەن کەسێک قەرزی لای کەسێکە و نایداتەوە بەدابەتی لەم قەیراندا ئەو شتە زۆرە مەطڵ الغەنی ظڵم کەسێک هەیە بێ و پارەکە نەداتەوە ئەمە زوڵمە کەواتە زوڵم پێچەوانی عەدلە کە تۆ عەدل نەبووی مافی خۆت بە شتەکە نەدا ئەمە یعنی پێشە لە خۆتەوە دەست پێ دەکات پاشان زوڵمی کۆمەڵایەتیشمان هەیە کەوا هەموو ئەو حەقانی کە لەسەر ئینسانی مسلمانە نایدا ئەمە بە زۆرە لە جۆرەکان زوڵمە لەبەرەوە زوڵم جۆری زۆرە شێوەی زۆرە گرنگ ئەوەیە ئێمەی مسلمان دەبێت بزانین هەر شتێک لە تەرازوی شەرع لایدا زوڵمە بەڵێ مامۆستا هەر لە ناونیشانی تەوەری بەرنامەکەمەوە ستەمکاری چۆن دروست دەبێت تا کوێ دەڕوە وەڵامی ئەم پرسیارە هۆکارەکانی دروستبوونی ستەمکاری چین چ شتێک وایە کە ستەمکاری و ستەم بێتە ئاراوە و تا چه شوێنێک بڕ دەکات تا چه سنوورێک ئەڕوات و چه سنوورێکی هەیە کە ببێتە لەمپەر و ڕێگر لە بەردەمیە بەڵێ دیارە زوڵم و ستەم هەر لە خۆیەوە دروست نەبێت هۆکاری هەیە دەبێت بزانین هۆکارەکانی چییە مەسەلەن جاری وایە یەکێک لە هۆکارەکانی زوڵم و ستەم ئەوەیە کەوا ئەو کەسە ئیمانێکی نییە بیر و باوەڕێکی بیر و باوەڕی خراپ عقیدەی نوقسان ئینسانی نوقسانی لە دەردەچێت شوێن کەوتنی هەوا و ئارەزوو تەماع ئەمانە هەر هەمووی هۆکارن بۆ ئەوەی کەوا ئەو ململانیانی کە ئێستا هەیە بە تایبەتی ململانە سیاسیەکان کە هەر یەکێک لەوانە دەیەوێت زوڵم لەوەکەی تر بکات یعنی بە قەناعەتی بۆ بەشەی خۆی نییە قەناعەتی بەو شتەی نییە کە ئێستا بەدەستێوەیەتی کۆمەڵی هۆکاری زۆر هەن کە دەبنە هۆی ئەوەی کەوا زوڵم و ستەم دروست بێت کە زوڵم و ستەم دروست بوو ئەو کاتە کاردانەوە دەبێت مەسەن قەیرانی ئابووری و قەیرانی سیاسی و هەموو جۆرە قەیران و ستەمەکانی بەدوادادێت ئەمانە هەمووی بۆ خۆی زوڵم و ستەمە چۆن بەرەو ڕووی بینەوە ئەمە بەڕاستی چەندین ڕێگەی هەیە بۆ بەرەو ڕووبوونەوەی زوڵم و ستەم چونکە جاری وا هەیە زوڵم و ستەمەکە خەڵک بۆ خۆی دروستی دەکات یعنی خەڵکانێکەوە حەزیان لە کۆیلایەتیە خەڵکانێکە بە حەق ناڵن ئەمە ڕەشە و ئەمە سپیە ئەمە بۆ خۆی زوڵم دروست دەکات ئەساکت و عن الحەق شەیطان الأخرس ئەوانەی کە بەرامبەر حەقەکان بێدەنگ دەبن ئەمە دەبنە شەیطانی لاڵ یعنی تۆ ڕازی بوون بە زوڵم زوڵمە کەواتە تۆ کە ڕازی بووی ئەو کاتە ئەو زوڵمە بەردەوام دەبێت هەر بەردەوام دەبێت بۆیە پێویستە لەسەر خەڵکانێکەوە ئیمانیان هەیە خەڵکانێک کە ڕۆشنبیرن خەڵکانێک کە تێگەیشتون یعنی هەموو مرۆڤەکان هەموو ئینسانەکان ئەوە قبول نەکەن بەردەوام هەر شتێک حەق بوو بڵێن حەقە ناحەق بوو بڵێن ناحەقە چونکە بۆ بێدەنجی بەرامبەر بە زوڵم و ستەم ڕازی بوونە ئەو کاتە زۆر جار کۆیلەکان ئەوانەی کەوا خەڵکانێکی دوو لە ڕووبی سەران و بینەران ماستاوچین و ئاغا بەڵێن و بۆ هەموو شتێک ئەوانە زاڵم و دیکتاتۆر دروست دەکەن یعنی دیکتاتۆر کە تەماشا دەکا ئەو خەڵکە چەپڵەی بۆ لێ دەدا یعنی وەکو حتا نوکتەیەک هەیە ئەڵێ کات خۆی کە خەڵک لە شاعرانی هەستا بوو خەڵکیی ماستاوچی کوتیان قوربان سفێریکە تۆ سواری هەلیکۆپتەرەکەت بە تارەکە ئەم خەڵکە چۆن بۆ تۆ خەڵک هەستا بوو دژی ئەو دامشتێکم خەڵکە چۆن بۆ تۆ ئەوە تا چەپڵەت بۆ لێ دەدا کەواتە نیوەی تاوانی کەسی ستەمکار وەکوڵە نیوەی لە ئەستۆی بێدەنگی و چەپڵە لێدانی جەماوەر و میلەتە زاڵم لە خۆیەوە دروست نابێت یعنی ئەگەر ئێمە بەرامبەر ئەو حەقانە بێدەنگ بووین بە حەقمان نەگوت حەق و بەنا حەقمان نەگوت ناحەق ئەمە ڕەشە و ئەمە سپیە هەروتیان بەڵێ قوربان ئێستا خۆ گەلێک کەسێ یعنی لە زاڵ مستەمکارەکان لە دیکتاتۆرەکان ئەم حەشەم و خەدەم و ئەوانەی دەوروبەری سەریان لێ شێواندووە راپۆرتی غەڵەتی بۆ دەنووسن دەڵێ میلەت عیبی نییە چەپڵەی بۆ لێ دەدەن ئاغا بەڵەی بۆ دەکەن قوربان لە خزمەتت داین دنیا وەک شامی شەریف وایە یعنی ئەمانە بێتانەی سوء ئەمانە ماڵی خەڵکێک وێران دەکەن لەبەر ئەوە یعنی پێویستە هەمومان یعنی لەو شتانە وریابین زۆرێک لە دیکتاتۆرەکان کە دروست بوون وەڵاهی خەڵکانێکی خۆیان دروستی کردوون کەوا چەپڵە لێدەر و ئاغا بەڵەیان بکرد و قوربانی ئەویش وەی زانێ ئەو شتێکی باشە مادام دەوروبەرەکەی و خەڵکەوتیان ئەمە شتێکی چاکە وش وازانێت چاکە لەبەر ئەوە دائیمەن یەکێک لە هۆکارەکانی دروست بوونی زاڵم و ستەمکاری دیکتاتۆر یعنی بەشێک لە میلەتەکە کە ڕازی بوو کە بێدەنگ بوو کە هەروتی دەست بە کڵای خۆت بەگرەبانەی بە یعنی بۆ یعنی ئێمە دائیمەن دەبێ هەوڵ بین یارمەتی بەرامبەرەکانمان بدەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلوما فەرمووی برایەکەت ئیماندارەکەت سەری بخە پشتیوانی لێ بکە
چ زاڵم بێ چ مەزلوم بێ هاوڵان ژوتیان قوربان ئەوەگە مەزلوم بێ دەزانین پشتیوانی لێ دەکەین و دیفاعی لێ دەکەین ئەوە چاکە بەڵام چۆن دیفاع لە زاڵم بکەین چۆن سەری خەین فەرمووی تەمنعه من الظلم دەستی بگرە بەڵێ کورە ئەوەی تۆ دەیکەی زوڵمە ئەوە میلەت یا ئەچێ ئەمە لەگەڵ مەسەلەن بۆ منە ئێمە کوردی مسلمانی دەبێت دایمەن بەسەرکردەکانمان بڵێن کاکە ئەگەر تۆش بیر و باوەڕێژ کەتە بێ ئەم میلەتە کوردی مسلمانە ئەوەی کە تۆ دەیکەی نە لەگەڵ دینەکە جاری وا تێک دەکاتەوە نە لەگەڵ کوردایەتیش لەبەرەوە ئێمە دەبێ چ وەکو سەرکردەکانمان چ وەکو بەرپرسەکانمان چ وەکو خەڵکانی گەڕک یان لە ماڵی خۆماندا لە هەموو شتەکاندا ئەگەر کەسێ زوڵمی کرد ئەوە پێی بڵێن دەستی بگرین بڵێن ئەمە زوڵمە ئەمە بێ شەرعیە ئەمە حرامە یعنی بە هەموو ڕێگەیەکەوە تێی بگێرین ئەو کاتە تۆ منعت کرد لەوەی کە زوڵم کاکەوا بێت و سەرت خشت بەڵێ مامەساکەواتە بەشی دومی پرسیارەکەم زوڵم و زۆر تا کوێ ئەڕوا تا چه سنوورێک وەکوڵێ بەردەوام ئەبێت تا چه سنوورێک وەکوڵێ هەر بەردەوام بێت لە سیستەمەکەی وە چ شتێکە بێتە ڕێگر و لەمپەر لە بەردەم ستەمکاریەکەیدا بێگومان ئەو کەسی کە ڤاڵمە ئەو کەسی کە ستەمکارە چونکە شوێن کاتوی هەوا و ئارەزوی خۆیەتی ئەوەی کەوا ئەو لە ڕێگەی شەیطان دەڕوا شوێنکەوتوی حەز و ئارەزوەکانیەتی حەز و ئارەزوش سنوورێکی نییە لەبەر ئەوەندی بۆی بڕوا زۆڵ مستەمی خۆی دەکات ئەوەندی خەڵق قبولی بکە تا چەند جەماوەر قبولی دەکات دەوروبەری قبولی دەکات ئەوەندی بۆی بڕوا بە ناوی یاساوە بە ناوی مەسەلەن پرۆسەی سیاسیەوە بە ناوی ململانەی سیاسیەوە بە ناوی یاساوە ئێستا ئەو گەندەڵیەی کە بە ناوی یاساوە دەکرێت یعنی گەورەترین گەندەڵیە بە ناوی شتێکەوە ناکرێت بۆیە ئەو تا بۆی بڕوا زوڵمی خۆی دەکات بەڵام ئەم بوونەوەرە خاوەنێکی هەیە کە خوای سبحانه وتعالى يعني خواي قولا إن الله لا يملي للظالم فإذا أخذه لم يفلته خواي قولا مولتي ظالم ددا حتى أو سنوري خوا بويدانا بلام لقال قرتي برينادا إما رجيمي بيشو ما نبو صدام حسين الظلمي زور كرت ماوي خواي قولا مولتي دا بزاين أم خلقتها چند قبولي دكا دواي أوي هربا تبلا كانتفاضيك دروز بو راپەڕێنێک دروست بوو هەر بۆ خۆشی ئێستا تەماشاکە سەدام حوسێن هەر بەنمونە بینینەوە چی لە خەڵک کرد ڕێک ئەوە بەسەر خۆی هاتەوە مەسەلەن کوڕی خەڵکی کوشت کوڕی کوژرایەوە بۆ خەڵک ئێمە کاتی خۆی فیرارەکان هەموو خۆیان دەشاردەوە لە کونوکە لە بەراندا ئەویش لە کونێکە دەریان هێنا مەسەلەن ماڵی خەڵکی وێران کرد ماڵی وێران بوو هەرچی بەسەر خەڵکی هێنا بەسەر خۆشی هاتەوە لەبەر ئەوە دائیمەن ئێمە ئەگە سەرنج بدەین یعنی زاڵم و ستەمکارەکان هەرچەندی بۆیان بڕوا دەڕۆن بەڵام ئەم بوونەوەرە خاوەنی هەیە کە خوای تەبارەک وتەعالە ئەوە تا لەم ڕۆژاندا هەموو بیسەران و بینەران بینیان کە تەماشایان کرد ئەو زوڵمەی کە ئێستا لە سووریا دەکرێت یعنی تەماشا دەکەی کوشتنی مسلمانان جینۆساید و کۆمەڵکوژی کارەسات لەو شارەکانی سووریا کە بەشی هەمووشی خەڵکی مسلمانە لە ئیدلیب و لە ئەوەی لە هەروەها لە هەموو حەد لە مووسڵەوە بگرە هەموو شارەکان تەماشا دەکەی خەڵکی بێتاوان مژن و مناڵ چ تاوانی هەیە کە هەموو بینیمان کە ئەو مناڵە جوانانە چەکی شیمیاییان بەرامبەر بەکار هاتووە یعنی بە حتا ڕۆحی دەردەچوت یعنی ئینسان ئەمە کارەسات بخۆی پێ نەدەگیرە ئەم هەموو مناڵە ئەم هەموو ئافرەتە ئەم هەموو خەڵکە بێتاوانە خەڵکی سڤیل ماوەیەکی زۆرە کە ڕژێمی سووریا ئەوە دەکا بەڵام خوای گەورە ترامپێکی بۆ دەکاتە زاڵ بۆ هەموو زاڵمێک زاواڵێکی بۆ دەنێرێ بە تۆماهۆک لێدا ئەو شوێنی کە تارەکانی لێستا بوون تەخت و تاراجی کردو ئەمە بۆ خۆی یعنی جێگەی پند وەرگرتنە بەڵام مشکیلەکە ئەوەیە کە خەڵکێک پند وەرناگرێ دەسەڵاتداران و کاربەدەستانێک پند وەرناگرن لەبەر ئەوە خوای گەورە مۆڵەتی زاڵم دەدا تا ماوەیەک دوایی بزانێت تاچەند ئەو خەڵکە ڕازیە تاچەند خەڵک ئەمر دەکا بە معروف نەهی دەکا لە منکەر چونکە لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم من رأى منكم منكرا فليغيره بيده ئەگەر کەسێ لە ئێوە خراپەیەکی بینی با بەدەست ئەمە گە دەسەڵاتی هەبوو دەسەڵاتی شەرعی یاسایی ئەگە دەسەڵاتی نەبوو فبلیسانی با بە زمان بڵێ ئەمە حرامە ئەمە بێشەرعیە ئەمە ناعەدالەتی ئەمە خیانەتە ئەمە گەندەڵیە ئەمە زوڵمە یعنی بارە بێدەنگ بین ئەگە هەر نەشتوانی بە قسە فبقلبه وذلك أضعف الإيمان. بەڵێ کەسێک لە ناخەوە خۆی ستەمکار نییە بەدەستی ستەمی نەکردو بە زمانی وەکۆڵێهانی خەڵکی نەداوە بەڵام لە ناخەوە خۆشحاڵە بە کاری ستەمکار ڕازیە مەیلی بەلای ستەمکارەوەیە ئەمە چۆن ئەمرۆڤە مامەڵەی لەگەڵاکرێت کەسێک بۆ منە لە ماڵی خۆیان دانیشتۆ بەڵام پێی خۆشە مناڵی خەڵک جینۆساید بکرێ هاوڵاتی سڤیل بۆ منە لە ناو ببرێ بە کیمیایی بێ بە جینۆساید بێ بە ئەنفال بێ ئەم شتە بۆ منە ئیسلام چۆن چ مامەڵەی لەگەڵ ئەم مرۆڤاکە کە لە ناخەوە پێی خۆشە بە کاری ستەمکار یان جاری وایە کابرا دەڵێت دەستیان خۆش بێ چاک بوو لە لایان برد چاک بوو کوشتیانن خوای گەورە لە قورئاندا فەرموویەتی
ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار مبنى پایە لەگەڵ زاڵمان هەتا تەفسیرێک دەڵێ مەیل مەکەن بەلای زاڵماندا یعنی هەر مەیل مەکەن لەبەر ئەو کەسەی کەوا تەئیدی زوڵم دەکات لە ناخی خۆشیدا ئەگەر دەریش نەبڕێ خی گەورە ئاگای ناخود نیەتی هەموو لایەکمانە هەر کەسێک پێی خۆش بێ ئەوە معنای شەریکە لەو شتەیدا حتا لە فەرمودەیەکە هاتووە ئەگەر سەنەدەکەشی ضعیف بێت فەرموویەتی هەر کەسێک بەشدار بێت لە بشطری کەلیمەتین بەلەتە کەلیمەیەک بەشدار بێت لە قەتڵێکە لە ڕۆژی قیامەتە کە حسابی لەگەڵ دەکان دەفەرموو لە ناوچوانی نووسراوە ئایسون من ڕەحمەتی الله ئەوە لە ڕەحمەتی خوا بێ باشە لەبەر ئەوەی زۆر جار خەڵک ئێمە مادام دەستمان لە شتێکدانە با زمانیشمانتیانە بێ بانیەتشمانتیانە بێ بۆ چونکە ئەمڕۆ ئێمە بۆزعێکەیە کە بێدەسەڵاتیەک و زەلیلێک ڕێکوردێتە مسلمانان لەبەرەوە تۆ مادام دەستیانی با زمانشتیانە بێت تۆ لە ماڵی خۆت دانیشتووی دەستیان خۆش بێ ئەمە تیرۆریز بوون ئەمە وابوون ئەمە وابوون هەر لە خۆتەوە یعنی ناکرێ مادام بە چای خۆت نەتبینیوە مادام بەژی خۆت نەتویستووە لەبەر ئەوە هەر کەسێک تەئیدی زوڵم کات ئەوە بەڕاستی دەبێتە شەریکی ئەو زوڵمە حتا لە ڕیوایەتە هاتووە کە لە پێش ئێمەوە لە فەرمودەشە هاتووە کە خی گەورە فەرمانی کرد گوندێک لە ناو ببرێ فەرمیان قوربان یەکێکی تێدا زۆر پیا و چاکە و ملتەزیمە و بەدینە دینی شخصی هەبوو دیارە فەرمووی لەوە دەست پێ بکەن چونکە ئەمری نەکردووە بە معروف و نەهی نەکردووە لە منکەر دەبێت ئێمە بەردەوام ئەمر بکەین بە معروف نەهیکەی لە منکەر ینی فەرمان بکەین بە چاکە ڕێگەری بکەین لە خراپە جا کەسێ لە ماڵی خۆیدا يعني تأييد الظلم دكات يعني لبروي معاشي بو بردراوتوا يعني خوفا وطمعا براسي أما هموي دبيت الشريشي أو ظلمة يعني ما بي مال ويران دبي للروج القيامة شونك إما ظلم بچي أو كسب بچي دبيت ظالم بوي كوار رشاعي خلقي لقال خلق تأييد دكا خلق پشتواني دكا خلق برامبري بيدنگا أو دكتاتورا كان كويلا كان درسي دكان خلقك درسي دكا كوا يعني بحق نالي حق لبرو أواني كوا أشو بلاي بودا شيرشن ئەوانەی کەوا پێی رازین بەڕاستی ئەوانە دەبنە شەریکی ئەو زوڵمە و لەبەر ئەوەی کەوا ئەو کەسە لەوانەیە معاشێکی هەبێیان ئەوڕۆ مەسائلی حیزبایەتی و سیاسی لە گۆڕەیە دەڵێ مادام لە جەماعەتی ئێمەنیەت چاکە با لە ناویان برن ئەو ڕوای لاتوە یعنی بەداخەوە ئەم بوارە سیاسەکە وای کردووە ئەم حیزبە دەیەوێ هەرچی ئەو حیزبێ ئەو بەرێ کەسی نەمێنێ یان ئەم فکرەیە مەسەن کابرا ئەو فکرێکی چەپی هەیە فکرێکی ئەلمانی هەیە دەیە فکرەکەی بەرامبەری نەمێنێ لە کاتێکدا ئیدعای ئازادی و یەکسانی و مافی مرۆڤیش دەکەن مامەسا ئەو مەترسیەی بەهۆی زوڵم و زۆرەوە ڕوبەڕووی خەڵک ڕوبەڕووی میلەتەکانە بێتەوە کامەیە بەتەکید ئەو مەترسیانەی کەوا ڕوبەڕووی میلەت دەبێتەوە دیارە زوڵم مەترسی گەلێک زۆرە یعنی زوڵم ئەوە هەم بۆ قیامەتی هەر لێگەڕێ بۆ دنیاە کە زوڵم هەبوو هەر شوێنە زوڵمی لێبوو ئەو شوێنە یەک پارچە یاسای جەنگەڵ تێدا بەرقەرار دەبێت القەوی یەکول الضعیف يعني بهێزەکان دەچەوسێنەوە ئەو جار لەگەڵەوەشدا قەیرانی سیاسی قەیرانی دارایی قەیرانی کۆمەڵایەتی یعنی پڕی دەبێت لە قەیران ئەو میلەتە ئەو وڵاتە وای لێ دێکەوە ئیلا کۆمەڵە خەڵکێک نەبێ هەمویان لە ئەو خەڵکە بەرەو لە ناوچوون دەچێ بەرەو تیاچوون دەچێ یعنی لە مەقولەی زاناندا هاتووە الملك يدوم مع الكفر ولا يدوم مع الظلم يعني اگر كابرا كافريش بيد مادام سيستميشي هي يسال اوروبا خو بباورن بلا مادام سيستميشان هي دا صلاتكان باقيه او دا صلاتان كهي لبر اوينيه كبيدين لبر اويه كوا او سيستميشان هي ونظاميشان هي لولاتي ايمش كامهم خرابه وتاوانه هي لبر اوينيه كبدين چونك ايش بدين ناكري لولات خو بلا ولات كان بناو اسلامي بلا ليش فن اسلامي تيانيه لبر هر شوينه كظلمي ليبو حسانەوەی تیانە و ژیانی تێدانە ئەو ژیانی کە بەڕاستی پێی دەڵێن ژیان لەبەر ئەو شوێنانە بەرەو وێرانی دەڕوە و بەردەوام ئەو شوێنە قەیرانی دەبێت و شەڕ و ئاژا و خۆپیشاندان و مانگرتن و ڕەتفعل و کاردانەوە دەبێت و خەڵکە بێدەسەڵاتەکە شتیاچی بەڵێ مامۆستا جەنابەت پێشتر ئاماژت بەوەدا کە خەڵک هەروە ئەزانن پیا و کوشتن زوڵمە جۆرەکانی زوڵم کامانن با ئێمە بزانین ڕۆژانە بە بەرچاومانەوە سەدان زوڵم ئەکرێ ئیسلامی پیرۆز چۆن جۆرەکانی زوڵمی دیاری کردووە و کۆڵێ جیای کردوونەتەوە لە یەکتر جۆرەکانی زوڵم پێشتر ئاماژەیەکی بچووکمان پێدا یەکەم زوڵم لە خودی خۆت زوڵمیش لە خودی خۆت یەکەمیان بەوە دەکرێتەوە شەریک بۆخوا قەرار بدەیت وتمانەوە گەورەترینی زوڵمەکانە پاشان ئەو جەستە و لاشەی خۆت زوڵمی لێ دەکەی بەوەی کەشتی خراپی دەدەی مەسەلەن ئەوانەی کە مادەی هۆشبەر بەکاردێنن
ئەوە زوڵم لە جەستەی خۆیان دەکەن ئەوانەی کەوا جەستەی خۆیان دووچاری دامێن پیسی دەکەن ئەوە زوڵم لە دەروون و لە جەستەی خۆی دەکات ئەو خەڵکانەی کەوا دوو لە ڕووبینەران درۆزنن دەست پاک نین دەست پیسن دامێن پیسن یعنی ئەمانە بۆ خۆیان زوڵم لە خۆیان دەکەن هەم لە ڕووی ئەوەی کەوا جەستە و لاشەی خۆی هیلاک دەدا و فێری شتێکی دەکاتەوە ئەو جەستە و لاشە بەرەو تیاچوون دەڕوە هەم لە ڕووی ئەوەش کەوا ئەو کەسە حرامەکان ئیشی حرام دەکات حرامەکان جێبەجێ دەکات هەم لە دنیایشدا خەجاڵەتی و ڕسوایی بۆ دەمێنێتەوە هەم لە قیامەتێش ئێمە ڕۆژێکمان لە پێشەکە حیسابی مسقاڵە زەڕەمان لەگەڵ دەکرێت هەم لە قیامەتێش ئەوانە ینی خەجاڵەتی قیامەت دەبن ماڵ ئەو جەستە و لاشی خۆی کەواتە جۆری یەکەم لە زوڵم پێشە زوڵم لە خۆکردن لە خودی خۆکردن ئەو جار پاشان زوڵمی دووەمیشیان ئەوەیەکەوە ستەمی کۆمەڵایەتی زوڵمی عابد بۆ عابدەکان یعنی مەسەلەن ئێمە دەتوانێت خەڵک دەبینی زوڵم دەستدرێژی دەکاتە سەر ماڵ و ناموسی خەڵک ئەمە زوڵمە قەرزی خەڵک ناداتەوە وعد بەخلاف دەردەچێت ئەو حەقانەی کە لە سەرەتی نایداتەوە یعنی ئەمە بۆ خۆی زوڵمی عیباد بۆ زوڵمی عابد بۆ عیباد ئەمەش زوڵمێکەکەوە بەهۆی خراپۆت خەڵکێکی شەڕانگێزە خەڵکێکی بۆ خۆی یعنی ئەو ئەگەر بۆی بڕوە زاڵم و دیکتاتۆرێکە لەبەر ئەوە یەکەمیان زوڵم لە خودی خۆت دومیشان زوڵمی بەندەکان لەسەر بەندەکان فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم لبر خلشك تعدادك يعني لسر مال ناموسي خلق خلشك مثلا مال ناموسي خلق دزريجي دكاتا سري بويا دائما انزا ظلمي كوملايتي ستەمی کۆمەڵایەتی ئەمانە هەموو جۆرەکانی زوڵمن لە هەموو بوارەکانەوە بەڵام ئێستا ئەوەی کەوا زیاتر خەڵکی چەوسان دەچەوسێنێتەوە ئەو زوڵمەیەکەوە زوڵم ستەمی سیاسیە سیاسیەکانمان کەوا دەبینی زوڵم ستەم دەکەن و نانتوانی بۆ ئەم میلەتە ڕەوشێک بخۆڵقێنن فراهەم بێنن کەوا یاسا سەروەر بێ کە بۆ هەموو هاوڵاتی بوون و یاسا سەروەر بێت و خەڵکەکە بە یاسا بەڕێگەدا بڕوات زۆر بەداخەوە کە ئومێدەوارن ئینشاءالله ڕۆژێک بێت و ئەو ببینی. بەڵێ مامەسا 14 ساڵ بەر لە ئێستا سوپاس بۆ خوایەکێک لە ڕژێمە ستەمکار و زوڵمکارەکان ئەوانەی کە پیشیان بوو بۆ ستەم و ستەمکاری لە ناوچوو بەڵام سیرەکەی گەلی عێراق گەلی کورد هەمیشە ناڕازین ینی هەمیشە خۆیان بە مەغدور و بە چەوساوە ئەزان بۆچی کاتێ ستەمکارێ ئەڕوخێ لە ئەنجامی ستەم و زۆرداریەکەی خۆی ئەوەی کە دێتە شوێنی ئەوەی کە شوێنگرەوەیەتی و دێتە شوێنەکەی پند لە ڕابردوو وەرناگرێ پند لە هەڵە و ستەم و ستەمکاریەکانی گەلەکەی یام ستەمکارەکەی بەر لە خۆی وەرناگرێ. ئێمە گرفتمان ئەوە نییە دەموچاوێک بڕۆ دەموچاوێککە بێ دەموچاوێکی عەرەب ڕۆی دەموچاوێکی کورد بێ گرفتمان ئەوەیە ئەو کەسەی کە دێت چ فکرێکی پێیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی السەعید من اتعظ بغیره ئینسانی بەختەوەر و خۆشبەخت ئەو کەسەیە کەوا پند لە غەیری خۆی وەربگرێت پند لە ڕابردوو وەربگرێت یعنی ئەوانەی کە هاتنە شوێنی ئەو ستەمکارانە دەبێ ئەوانە تەماشاکەن یعنی کە خوای گەورە دەفەرمێ ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون وا گومان مەبن وا مەزانن خوای گەورە غافڵە و بێ ئاگا لەوەی کە زاڵم و ستەمکاران دەیکا إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار خوای گەورە تەخیری دەکا بۆ ڕۆژێک کە ڕۆژی قیامەتە کە چاوەکانی تیا ئەبڵق بۆ جا هەر لەو ئاەتەدا لە کۆتای ئاەتەکەدا خوای گەورە دەفەرمێ بەوانەی کە دێنە دوای کە جێنشین دەبن لە شوێنی ئەوان ئەو ڕژێمە دەڕوە ڕژێمێککە دێ باشە بەوان دەڵێ يعني وەکو دەفەرمێ وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال دەفەرمێ ئێوە لە شوێنی ئەوان نیشتەجێ بوون و بینیتان چیمان بەوان کرد قومی عاد و هود و ثەمود و فیرعون و هامان و نەمرود و قارون و بینیتان یعنی هەر قەومەکە حەزەتی موسا سەلامی خوای لەسەر بێت کە بینیان چۆن فیرعون و دوژمنە گەورەکان لە ئاوا خنکە کەچی دەچون لەو بەرەوە دەیانگوت خوایەکمان بۆ دروست کە وەکو ئەوان خۆیان هەیە لەبەر ئەوە گرنگ ئەوەیە تاچەند پەن وەردەگرن ئەوانەی لە شوێنی ئەو زاڵم و ستەمکارانە دانیشتون یعنی بزانن ئەوانە بۆ ڕووخان ئەوانە چی وای لێکردن کە ئەم مڵک و سەڵتەنەتان لە دەست بچێ دەیکەوابێ ئێوەش کە لە شوێنی ئەوان دانیشتون وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم ئێوە لە شوێنی ئەوانە دانیشتون کە زوڵمیان لە خۆیان کرد کە زاڵە بوون کە دیکتاتۆر بوون کەواتە ئێوەش کە خوای گەورە ئەو نمونەی لەبەر چاوی ئێوە هەیە ئێوە ئەوەی ئەوان کردیان دووبارەی مەکەنەوە بزانە زەین العابدین کە ڕۆژگارێک بوو مەسەلەن تەحیی بۆ دەکرا و مەراسیمی بۆ دەکرا بەڵام کاتێک کە لەی قەوما لە ئاسمان دەخولایەوە بە تارەکەیەوە
هیچ فڕۆکەخانەیەک ئامادە نەبوو وەری بگرێ یعنی بامە بیر لەوە بکەنەوە یان ڕۆژگارێکە ئەو ناموبارێکی میسر کە دەبینی ینی بە جۆرێک ئەم هەموو تەحیە و ئەموو دەسەڵاتە و 30 ساڵ گەلی میسری چەوساندەوە دوایی بە چ ڕسواییەک هەر بە چەپڵە لە ماوەی 10 ڕۆژاندا دەریان کرد بۆ ئەمانە پند وەرناگرن ئێستاش کە دەبینی لە ژیاندا ماوە هەموو سعاتێکی زەلیلی و مردنە اینجا بۆ منە شای ئێرانە ئەوە حوسنی مبارەکە ئەوە زەینول عابیدینە هەموو ئەوانەی کە ڕۆیشتن سەدام حوسێنە لە عێراق هەموو ئەوانەی کە ڕۆیشتن بۆچی خەڵک لیان ڕاپەڕی و بۆچی ئەو دەسەڵاتان لە دەستچوو دەبێ ئەوانەی کە لە شوێنی ئەوانن پند لەوان وەربگرن کەوا ئەوانە ئەوەی ئەوان کردیان ئێوە دووبارەی مەکەن ئەوان زوڵمیان کرد غەدریان کرد خیانەتیان کرد هەر بۆ جەماعەتی خۆیان بوو هەر بۆ حیزبی خۆیان بوو ئەو خەڵکیان دەچەوساندەوە بەروبوومی ئەو وڵاتیان بەکاردێنا بۆ بەرژەوەندی خۆیان و دێ ئەوەی ئەوان کردیان ئێوە دووبارەی مەکەنەوە ئێوە پند وەربگرن یعنی ئەمە قورئان هەموو شتەکانمان پێ دەڵێ یعنی کوا فیرعون کوا قارون کوا هامان یعنی بەڕاستی ئەو بۆ ئەو ئاەتە کاتێکە مرسی سەرۆک کۆمار بووجا لە بیت لە عەمرایە بوویان لە حەجا بوو لە یوتیوبا هەیە کاتێککە ئیمامەکە ئەو ئاەتە دەخوێنێتەوە سەکەنتم فی مەساکینی الەذینە ظەلەموو مرسی گریا یعنی لە نوێژەکە دەگریا فرمێسک هەڵدەدا کە چۆن ئەو لە شوێنی حوسنی مبارەکە و دەبێت کارێکی وا بکە کە بەڕاستی ئەو پیاوە پیاوێکی زۆر پیاوێکی بەڕێز و ئیماندار بوو بەڵام بەداخەوە کە نەیان هێشتا و دەتیان لێ کرد مامۆستا لە ڕوانگەی و ئاەتەوە وەلا تەحسەبەن الله غافلا عما يعمل الظالمون خی گەورە بۆچی ستەمکار نزیکەی 30 ساڵ دوا ئەخا 30 ساڵ میلەتەکەی ئەچەوسێنێتەوە کیمیا بارانیانەکە ئەنفالیانەکە بوونە لە حەلەبا لە هەڵەبجەیە خی گەورە کە زانایە بە کاری ئەم ستەمکارە هۆکار چییە کە لە ناوبردننی ئەم ستەمکارە تیابردننی ئەم ستەمکارە دو ئەخا بۆ 35 ساڵ 40 ساڵ هەتا زۆری نەشیان بۆ 50 ساڵ بڵێ دیارە هەمومانەوە دەزانی کە زۆڵ مستەم ئەو لە مێژوی مرۆڤایەتیە هەر لە سەردەمی کوڕەکانی حەزرەتی ئادەمەوە لە قابیل و هابیلەوە هەتا دنیا زۆڵ مستەم هەر دەبێت یعنی دنیا پڕێتی لە زاڵم و مەزلوم بەڵام کە زاڵمان خی گەورە دانهێڵێتەوە یعنی بۆ تاقیکردنەوەی ئەو میلەتەیە یعنی بۆ ئیمتیحانی ئەو میلەتەیە چونکە بەڕاستی بزانین ئەو میلەتە تا چەند ڕازیە بۆ زۆڵمە یعنی ئێستا هەندێک شت هەیە جاری وایە گلەی دەکرێت ناو خۆماندا خەڵکی دەبینی گلەی دەکە یعنی تەماشا دەکەی بەڵام میلەتەکە جاری وایە بۆ خۆی بەو زۆڵمە ڕازیە ئێستا لە ناو خۆماندا زۆر جار خەڵکێکەیە زۆڵم دەکا و گلەی گوازەندە هەیە بەڵام ئێستا سپێنە شەڕەپەڕۆ دەست پێ بکاتەوە یعنی خەریکە بڵم بۆ جاران لەبەر ئەوە خی گەورە دەیهێڵێتەوە بزانێ ئەم میلەتە تا چەند بەو زوڵمە ڕازیە تاقییان دەکاتەوە هەتا ئەو کاتێکەوە جامەکە پڕ دەبێ و کە لێرژە ئەو کاتە خی گەورە لەوە زیاتر سوورێکی بۆ داناوە بەڵام تاقیکردنەوەی ئەو خەڵکەیە چونکە ئێمە کەوەکو لە سەرتاوە باسمان کرد مەرج نییە هەر ئەو دیکتاتۆرە زاڵم بێ میلەتی زاڵمیش گەلێک زۆرە خەڵکی الله الناس بظلم ما ترك عليها ئەگەر خی گەورە بە زوڵمی بەوەی وەلو يؤاخذ الناس بەڵێ یعنی ئێمە وانەبی وانەزانین کە هەر فلان سەرکردە زاڵمە فلانە دیکتاتۆرە خەڵکەکەش زوڵمی زۆر تێدایە و خەڵکێکی زۆریش دەبەرەوە بۆ خۆی مەعاش و موچیەکی باشی هەیە بە زوڵمەکە ڕازیە و بە ناوی عەشرەتەکەی و بە ناوی حیزبەکەیەوە و یعنی خەمی خەڵکی تریشی نییە ئەمە بەڕاستی لە کاتێکدا ئەمە خی گەورە کە ئەو خەڵکە زاڵم بوو ئەو دیکتاتۆران بۆ دەڕێتەوە بۆ ئەوی بیان چاوسێنێتەوە یعنی خۆ خەڵکی میسر کاتی خۆی هەموو کەس دەیانزانی کەەوە فیرعون خوانیە بەڵام ئەوان پێی رازی بوون خەوفەن وەتەمەعن یعنی دازانی کە موسا ڕاز دەکا وەستەیقەنەتها ئەنفوسەهم بەڵێ مامۆستا ئەم ستەمکارانە زۆر بێت چاوڕوون زۆر چاوقایمن هەمویان لە پەنای کەعبا ئەبینی بە جلی ئیحرام و نوێژکردن و قورئان خوێندنەوە بۆچی هەمیشە ستەمکار هەوڵ ئەدا ستەمەکەی بە جلو بەرگی ئایەندا پۆشێ بۆ نێسەگەر لە ئینتەرنێتا بۆ هەر یەکێک لە دیکتاتۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست بگەڕی جلی ئیحرام و لە پەنای کەعبا وەستا و ڕەسمی هەیە و قورئانە خوێنێ و زۆر جار هەنیشیانە لە نوێژە سوژدەی بردووە بۆچی ئەم مرۆڤە ئەیەوێ بە دین و دینداری کارە چەوتەکانی خۆی داپۆشێ ئەوانە هەر کەسە مەسەلەن بۆ زوڵم مستەم بۆ داپۆشینە ئەو زوڵم مستەمە دەبێت پیلانی هەبێ تەمان پلان نییە پیلانە کە دەبینی خەڵکەکە مسلمانە ئەو بۆ خۆی دەچێت شتێک دەکات بۆ ئەوەی کەوا ئەو خەڵکە چاواشە کات و بیخڵەتێنێت کە ئەو خەڵکە دەبینێت کاکەوە تا فلان کەس نوێژش دەکات ئەوە تا فلان کەس حەجێش دەکات مەو سەرکردەکەی ئێمە مسلمانە سەرکردەکەی ئێمە کاکە گیان یعنی تۆ بزانە تەماشای عەمەلەکانی بکە یعنی وەکو نوکتەیەکی بچکۆلە بۆ بیسەرانی بەڕێز و خۆشەویستمان بۆ بینەران و ئەڵێ جارێکیان
مەسەلەن ڕاوچیەک هەر چۆلەکەی دەگرتن ڕەشەبایەکی زۆر بوو سەرما بوو شەو بوو هەر قاچوباڵ یشکان و ئیخستنەوە تورەکەکەیەوە بۆ ئەوەی کە دوای بە ئیسراحەت سەریان بڕێ ئەڵە دوو چۆلەکە مناقەشەیان بوو کوتی سەیری کە ئەم پیاوەکە قاچوباڵیشمان دەشتێنێ بەڵام فرمێسکەکانی چەند بەزەیە کوتی سەیری فرمێسکی چاوانی مەکە سەری عەمەلی دەستانی بکە لەبەرەوە ئەم دیکتاتۆرانە سەیری ئەوەی مەکەکەوە دەچن بۆ کەعبە یان حەج دەکەن یان نوێژ دەکەن سەیری بەرنامەکەیان کە سەیری فیکرەکەیان کە سەیری مەنهەجەکەیان ئەوە بۆ داپۆشینی فێڵەکانیان مەبەستمەوە بوو بپرسم کە ئەوەی کە مرۆڤەکان ئەوەی میلەتەکان لە ناوە بە ئەوەی کە خوای گەورە دژایەتی ئەکاوە کۆڵێ سزا و تۆڵەی بۆ ئەنێرێ ستەم و زۆرداریە با کابرا هەر دینێکیە بێ وەکو ئیمامی ئیبن تەیمیە فەرمێ خوای گەورە دەوڵەتێکی عادل سەرەخا ئەگەر کافر بێ مسلمانێکیش بەنا خێرزا بێ بەڵام ئەگە ستەمکار بێ حتا خۆشی لە جەنگی مەغۆل و تەتەرا فەرمێ ئەگەر مەغۆل تەتەر تامینی قورئان بەسەر سەریەوە بوو لەبەرەوەی کە زۆردار و ستەمکار و خەڵکیان کوشتووە هەر شەڕیان لەگەڵا بکەن کەواتە ئەوەی کە خوای گەورە لە ناوی ئەبا ڕوبەڕووی ئەبێتەوە و سزا و باوبار بۆرانی بۆ ئەنێرێ ئینسانی ستەمکارە ئیتر هەر دین و ئایدۆلۆژیایەکی هەر دین و ئایدۆلۆژیایەکی هەبێت بە تایبەتی ستەم ئەگە بە ناوی دینیشەوە بکرێ یعنی ئێستا خەڵکانێکێ بێ باوەڕن وڵاتانی ئەوروپا و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا یعنی ئەوان لەناو خۆیاندا ستەمیش دەکەن وڵاتانی مسلمانی و وڵاتانی ئیسلامیش هەیە یعنی ئەو ستەمەی کە بە ناوی دینەوەیە گەلێ خەتەرتر و مەترسیداترە لەو ستەمەی کەوا بە ناوی دینەوە ناکرێ یعنی جاری وا مەڵێن لە بەرجی مەلایەکدا لە بەرجی شێخێکدا لە بەرجی ئیحرامدا لە بەرجی هەر شتێکدا بێت یعنی جاری وا بە ناوی دینەوە زوڵم دەکرێت بە ناوی کوردایەتیەوە زوڵم دەکرێت گرنگ ئەوەیە خوای گەورە ئەوانی کەوا زوڵم دەکەن دەبینی مەسەلەن بۆ داپۆشینی زوڵمەکەیان هەموو شتێک دەکەن هەموو شتێک بەکاردێنن بە ناوی دینەوە بەڵام ئەوەی گرنگ بێت یعنی سیستەمەکەیە یعنی بزانین داخوا ئەوە منهەج و بەرنامەکەی چییە و چۆن ئەو خەڵکە مەسەلەن خۆ لە مێژووی ئیسلامیدا زوڵم زۆر بووە کاتی عومەری کوڕی عەبدولعەزیز خوا لێ ڕازی بێ کە دێتە سەر حکم تەماشا دەکا خەلیفە مەسەلەن هیشامی کوڕی عەبدولمەلیک و ئەوانە ئەو بنەماڵەیە ئەو زوڵم مستەمەیان کردو یەکەم جار لە خۆ دەست پێ دەکا بە ئاڵتوونی خێزانەکەی فاتیمە دڵ ئەو هەموو ئاڵتونە لەکوێوە بۆ هی ماڵی باوکتێ بیبەرەوە بۆ بەیتولمال ئەنجا لە خۆ دەست پێ دەکات یعنی خۆ لە مێژووی ئیسلامیشدا زوڵم هەبووە بە ناوی دینەوە کراوە بەڵام خوای گەورە ئەوانەی کەوا لا بردووە و خەڵکی باشی هێناوە بەڵام لە هەمان کاتدا زوڵم مستەم دەبێت و ئەوانەی کە زاڵمیشن هەموو سیناریۆک بەکاردێنن بۆ داپۆشینی ستەمەکانیان بەڵێ مامۆستا چۆن ڕوبەڕووی ستەم ببینەوە ئەو کەسەی کە ستەم لێکراوە ستەمی بەرامبەر کراوە چۆن خۆی لەژێر پەردە و سەقفی ستەمە وەکۆ لە دەرباز بکات و ڕوبەڕووی ستەم و ستەمکاری بێتەوە ئێمە هەم وەکو تاک وەکو میلەتیش دەبێ بە هەر چۆنێک بۆمان بکرێ هەرێکە لە ئاستی خۆیدا ڕوبەڕووی ستەم بێتەوە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته مثلا ئەو کەسێک کەوا پلەپۆستێکی ئیداری هەیە ئەو کەسێک کە پلەپۆستێکی حیزبی هەیە دەبێت لە پلەپۆستەکەی خۆیدا ڕوبەڕووی ئەو زوڵم ستەمە بێتەوە کە بڵێ ئەمە پێچەوانەی ڕێنماییەکان پێچەوانەی یاساکانە پێچەوانەی شەرعە لە هەم پلەپۆستەکاندا ئەو کەسێک کە لە ماڵی خۆیدا لە خێزانی خۆیدایەتی لەناو ماڵ و خێزانی خۆیدا ئەو زوڵم و ستەمە قبول نەکرێت و پێی بوترێ و دەستی بگیرێ ئێمە لە هەموو هەر کەسێ لە شوێنی خۆیەوە لە مووقعی خۆیە بەرپرسیارە لەوەی کەوا نوقتە بخاتە سەر خاڵ ڕۆشنبیران مامۆستایانی ئاینی ڕۆژنامە نووسان میدیاکان ڕاگەیانەکان هەر هەمووی بەرپرسیارە لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و بە ئاگاهێنانەوەی ئەو دەسەڵاتدارانە لە هەر شوێنێک بنکەوە کاکە ئەمەی ئێوە دەیکەن لەگەڵ ڕۆحی ئەم میلەتە ناگونجێ ئەوەی ئێوە دەیکەن ئەمە زوڵمە ستەمە قبول ناکرێ بەڕاستی یعنی زۆر جارۆکو لە سەرتاو ئاماژەمان پێدا ئەو دیکتاتۆرانە دەوروبەرەکە دروستیان دەکات و وەسەریان لێ دەشێوێنێ بۆیە ئێمە بۆ ڕوبەڕووبوونەوەی زوڵم و ستەم پێویستە هەرێشک لە ئاستی خۆمانەوە بە حەق بڵێن حەق بە ناحەق بڵێن ناحەق ئەوەش مەقسەدم ئەوە نییە بڵێن ئاژاوە و شەڕ و هەرا دروستکەین مەسەلەن ئەو ڕێگانی کە جوانن بڵێن بۆ نمونە گردبوونەوە هەیە یان جاری وایە مەسەلەن لە ئاستی بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری لە میدیاکانەوە یان ئەوە وەکو هین وەکو شتێکی گشتی ئەمجار دوایە ئەفضل جهاد كلمة حق عند سلطان جائر ئەوەش بەڕاستی لە شوێنەکانی خۆیەوە کە کاتێک کە تۆ دەگەی بەلای کاربەدەستێک پێی بڵێ ئەمە حەقە نەک هەر ماستایی بۆ بکرێت بەداخەوە یان ئێستا زۆر جار وەفتەکان کە دەچن یان مەسەلەن لیژنەیە کە دەچێ دەچن بۆ لای دەسەڵاتدارەکان یعنی ئەوەندی ماستاو دەکرێ و ئەوەندی کەوا ئاغا بەڵێ بۆ دەکرێت ئەوەندی قوربانی بۆ دەکرێت و چاوت گەشە و برۆ دڕەشە
یعنی ئەوەندی ئەوە دەکرێت یان زۆر جار داوای بەرژەوەندی تاکە کەسی دەکات مەسەن دەڵێ وڵی حیزبەکەی من و یان من قوربان وڵی عەرزم وەرنەگرت و خانوم نییە و پلە و پۆستەکەم یعنی لە جیاتی ئەوەی بەرژەوەندی گشتی داوا بکە داوای بەرژەوەندی تاکی خۆی دەکات و وە لە مقابلیشدا ئەو کەسە کە ئەو شتەی وەرگرت ئەو کاتە زەلیل و چاوشۆڕ دەبێت و دەبێت هەر بڵێ قوربان ئەمە دیکتاتۆری دروست دەکات. بەڵێ مامۆستا لە چەندین فەرمودەی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم باز لە دوعای ستەم لێکراوە حتا لە فەرمودەیەکی قودسیدا خوای گەورە فەرمێ بە جەلال و عیزەتی خۆم سەر دەخەم ئەگەر چیت وەلەو بەعد حین ئەگەر ماوەیەکیشی بەسەرا بچێت پێغەمبەری خوا فەرمێ خۆت لە دوعای ستەم لێکراو بپارێزە چووکە لە نێوان ئەو خوای گەورەدا هیچ پەردە و حیجابێ نییە مرۆڤ چۆن وەکو ئەڵێ مناجاتێ لەگەڵ خوایە بکا و باسی لە ستەم لێکراوی خۆی بکا لای خوای گەورە. بەڵێ خوای گەورە لە حەدیثێکی قودسیە دەفەرمێ یا عیبادی ئینی حەڕەمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا ئەمە دەفەرمێ ئەی بەندەکانی من زوڵمم لەسەر خۆم حرام کردووە و لەناو ئێوەشدا حرام کردووە زوڵم مەکەن. جا ئەو کەسێک کە ئەوە باسمان کرد کە زوڵم چەند کارەسات دەنێتەوە لەناو کۆمەڵگادا و لەناو میلەتدا و لەناو خەڵکە یعنی ژیان دەکا بەژان ئەو جار بۆ قیامەتیش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی اتقی دعوة المظلوم فإنه ليس بينه وبين الله حجاب. دەفەرمێ خۆتان بپارێزن لە دوعا و پاڕانەوەی مەظلوم اتقی دعوة المظلوم یعنی ئەو کەسێک کە زوڵمی لێکراوە خۆتان بپارێزن لە دوعا و پاڕانەوەی مەظلوم چونکە لە بینی ئەو مەظلومە کە دەپارێتەوە لە خوا پەردە و حیجاب نییە یعنی دوعای مەظلوم گیرایە دوعای مەظلوم قبول دەبێ وەلەو ماوەیەکی پێ بچێ بەڵام دوعای مەظلوم هەر قبوڵە وەکو بینیمان ئەو هەموو دیکتاتۆرانی کە خوای گەورە ڕسوایکردن و لە ناوی بردن نوخشە بێ لە سەرجەم دیکتاتۆرەکان هیچ لە سەرجەم زاڵمان و ستەمکاران ئەمانە دوعای مەظلومە کە دەسەڵاتی نییە و کەوا پاڕاوەتەوە یعنی بەڕاستی تەعەدا زۆر ناخۆشە ئاخر ئەو زاڵمە تەعەداکە زوڵمەکە ماڵت لێ ئەستێنێ ڕۆحت لێ ئەستێنێ یعنی ئێستا وەڵای شتیوا دەبینی لەم زروف و زمانەیدا کە ئەو زەلامە وا بە شێوەیەک دەکوژرێ یعنی هەر شتێک بێ ئینسانە تەماشا دەکەی بە کارەسات ئەو خانووی بەسەردا دەڕوخێ بەم هەموو چەکە پێشکەوتوانە یان دەبینی جاریوە بە جۆرە دەیکوژن ڕسمەکەی ناناسنەوە فحشی DNA دەزانێت داخوا ئەم کەسە ئیچێ و ئیچۆنە لەبەر ئەوە زۆر ناخۆشە جا بە تایبەتی زوڵم کە کەسێک بیکات هاوزمانی تۆ بێ یان مەسەلەن کەسی خۆت بێ یان مەسەلەن دینی خۆتی هەبێ یان قەومی خۆت بێ زوڵمی ئەوانە قورستریشە بەڕاستی. بەڵێ مامۆستا ستەمێکەیە ستەمی ئەمە باسمان لە ستەمی ستەمکاران کرد ستەمی ئاخاکان بەرامبەر بە میلەت بەرامبەر بە خەڵکێکی زۆر بەڵام هەر لە نێو خۆمانە هەر لە نێو بۆ منە میلەتی کوردە لە نێو مسلمانانە ستەمی تاکمانەیە بەرامبەر بە تاک بۆ منە ستەمی ژن لە پیاو یا پیاو لە ژن یا خوشک و برا لە یەکتر لە کاتی میراتە ئەم جۆرە ستەمە چ مەترسیەکی هەیە بۆ سەر ژیانی خێزان و کۆمەڵگە. ئەمە پێم باشە لەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەستێکم کە پێناسەی ئینسانی مسلمان دەکات المسلم من سلم المسلمون من لسانه ويده ئینسانی مسلمان کەسێکە کە مسلمانانی تر لە دەست و زمانی سەلامەت بن یعنی ئەو پێناسەی ئینسانی مسلمان بەو شێوەیە مسلمان ئەوەیە کەوا ڕەوشتی جوان بێ خراپەی بۆ کەس نەبێ مسلمانان لە دەست و زمانی سەلامەت بن یعنی نەفەرموو مسلمان ئەوەیە کە زۆر نوێژام کە و بەردەوام شەو نوێژ بکە و یعنی تۆچی لە شەو نوێژێ بکەیتەوە لەگەڵ جیرانەکەی خراپ بێ لەگەڵ خێزانەکەی خراپ بێ ئەوە ئافرەتە و حەقی مێردەکەی نەدا ئەوە پیا و حەقی ژنەکەی نەدا ئەمە جیران ئێستا ئەم هەمووی حقوقی کە لەسەر مسلمان هەیە بۆ چییە هەمووی لە پێناوی خزمەتکردنی کۆمەلگایە خۆخوای گەورە ئیشی بە ئێمە نییە ئێمە ئیشمان بەخوایە ئەو شتانی کە حرام کراوە ئەوە مەیکە چونکە ئەگەر کردت زوڵمە ئەگەر کردت زوڵم هەم لە خۆش دەکەی هەم لە کۆمەلگاش دەکەی خیانەتە ئەو شتانش کە حەڵال کراوە ئەمە چاکە و ئەنجامی بدە جا مەسەلەن لە پێناوی چییە زینا حرامە درۆ حرامە غەش حرامە فێڵ حرامە درۆکردن حرامە ئەم زوڵمەی کە باسمان کرد ئەلا لعنەت الله على الظالمین نەفرەتی خوا لەسەر زاڵمان ئەمان هەمووی حرامە جا ئەو زوڵم مستەمە تاک بیکە یان کۆمەلگا بیکە گرنگ ئەوەیە ئەمانە هەمووی بۆیە ئەو زوڵمە حرام کراوە لە بەرەوەی زەرەد و زیانی هەیە جا ئێمە موسڵمان وەکو تاکەکان پێویستە هەمومان لە خۆمانەوە دەست پێ بکەین پێشەوەکو سەرتاش ئاماژەمان پێدا لە خۆمانەوە دەست پێ بکەین کە زوڵم لە نەفسی خۆمان نەکەین لا ضرر ولا ضرار ئەمە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قاعیدەیەکی ئوسولیشە نابێت نەزەرە لە خۆ بی نەزەرە لە غەیری خۆشت بی پێشە زەرە لە خۆت مەدە کە بەوەی کەوا بچی بەلای حرامەکان شتی حرام
مەسەن کە تۆ کاتێک کە یەکێ زیناکە مەشروبات دەخواتە خۆ زەرە لە خوا ناکە زەرە لە خۆیدا ئەنجار مەسەرەن زەرت نابێت زەرە لە دەوروبەری خۆشت دەی ئەوە جیرانە ئەوە خزمە ئەوە کەسوکارە یعنی کە دەفەرموێ ئەکمەل المؤمنین ئیمانن ئەحسەنهم خولوقا چاکترین و تەواوترینی مسلمانان چیان ئەوانە کە ڕەوشتیان جوانە یعنی ڕەوش جوانی چەند خۆشە ئینسان کە درۆ لەگەڵ بەرامبەرەکەی نەکە زوڵمی لێ نەکە خیانەت نەکە دامێن پیس نەبێ تەماع لە ماڵ و ناموسی نەکە قەرزێکە و خێرابی داتەوە هاوکاری بکە ئەم ڕەوشتە جوانانە لە ئیسلامدا یعنی ئەمە نیشانەی تەواوی ئیمانە بەڵام خەڵکێک دەبینیت نوێژەش دەکا قورئانێش دەخوێنێ دەچێ غەدر لە مزگەوت دەکا ئەگە بۆی بکری ماڵی مزگەوت دەدزێ ماڵی جیرانەکەی دەبا مەسەلەن لەگەڵ خزمەکانی چەند خەڵکمان بینیوە خیانەتی لە خزمایەتی خۆی کردووە لە جیرانەکەی کردووە لە بواری مەسائلی جنسی لە بواری فەسادی ئەخلاقی فەسادی ئیداری مامەسەگیان میلەتی کورد لە باشووری کوردستان بە درێژایی 70 ساڵ هەر چەوساوە و ستەم لێکراو بووە بەردەوام ڕژێمەیەک لە دوایەکەکانی عێراق و حتا دراوسەکانیشی ستەمیان لە میلەتی کورد کردووە ڕۆڵەکانی کوردیان کوشتووە بەڵام سوپاس بۆخوا لە ئێستا کیانێک هەیە کە کورد لە ژێریا بحەسێتەوە چۆن ئێمە ئەم کیانە بپارێزین بە ستەم و زۆرداری بۆ وەکوەڵی هەڵینەوە شوێنینەوە لە ناوی نەبین و چۆن خۆشمان نەبینەوە بە ستەمکار بۆ خەڵکی تر وە لە نێو خۆشمانە نەبینەوە ستەمکار بەسەر یەکترەوە ئێمە دەبێت پند لە ڕابردی خۆمان وەربگرین بزانین ئەو میلەتە کاتی خۆی بۆ لە سەدام ڕاپەڕی جا ئەوەی سەدام و دار و دەستەکەی کردیان ئایا ئەوانەی دوای ئەوانیش هاتن دەبێت ئەوەی ئەو کردی ئەم نیکە ئەگەر کردی یعنی زوڵم هەر زوڵمە کوفر هەر کوفرە کوفری کوردی بیان عربی بێ زوڵمەکە زوڵمی عربی بیان هەر کوردی بێ زوڵم هەر زوڵمە ستەم حتا من پێم وایە زوڵمی کەسی خۆت بە ئازاری زیاترە لە زوڵمی کە کەسێکی بێگانە دەیکات جاران دەم کە برا عەرەبە ئەمە تورکە ئەمە فارسە دۆست لە کەمینی دوژمن بەڵێ یعنی ئێستا کەسێکی خۆت کە کوردی خۆت زوڵمت لێ دەکا زۆر ئازاری زۆرە لە سەرمان لەبەر ئەوە ئێمە بە هەموو لایەکمان بە ئەم حکومەتەی خۆمان بپارێزین بەچی بەوەی کەوا بڵین کاکە ئێمە کوردی مسلمانین دەمانەوێت هەموو یاساکانت لە چوارچێوەی ئیسلامەتی دابێت کەوا لە کوردایەتیش دەرنەچێت بۆ دەبێت لە حکومەتی کوردستانی خۆماندا جلی کوردی غەریب بێت کەلتوری کوردی غەریب بێت دینی کوردی وەکو پێویست ئازاد نەبێت بەڵام دینەکانی کە ئازاد بێت لەبەر ئێمە دەبێت ڕاستیەکان بە حکومەتی خۆمان بڵین ئەوجار بە بەرپرسەکانیش بڵین بە دەسەڵاتدارەکانیش بڵین کەوا وەسەکەنتم فی مەساکن الذین ظەلەموا کە باسمان کرد ئەوەی ئەزاڵمان کردیان ئێوە مەیکەین و هەروەها بە ئەوەشیان بیربینینەوە جاروبارە پێیان بڵین واذكروا إذ أنتم قليل مستضعفون في الأرض تخافون أن يتخطفكم الناس فآواكم وأيدكم بنصره ورزقكم من الطيبات لعلكم تشكرون أم آياتا سبحان الله أخوة تبارك وتعالى كبرامبر پیغمبر و هاولان بعضك هذا فرمي إيوة يادي أو رجب كانوا كإيوة مستضعفون شوساوبون قليل مستضعفون في الأرض كم بون شوساوبون يعني مسلمانان إيمانداران لما كا حاليا زور خرابو يعني حديث تابلي خرابو زليل بمعنى كلمة بەڵام دوای خوای گەورە دەروی لێکردنەوە لە مەدینە ئەوجا دەوڵەتیان بۆ دروست بوو کەواتە هەرچەندە مە قیاس مع الفارقیش بێت و قیاسیکە لەگەڵ ئەمانی خۆشمان با پێیان بڵێن ئێوەش ڕۆژگارێک بوون ئەی سەرکردەکان و بەرپرسەکان و دەسەڵاتدارەکان ئێوەش ڕۆژگارێک قليل مستضعفون في الأرض كم بوون لەسەر ئەم زەویە لە ئەشکەوتەکاندا جێتان دەبوو جامانە شڕەیەک پێڵاوی لاستیک با خەڵی پارەیتیان نەبوو بە دزیەوە شتیان بۆ دەناردن ئەو ڕۆژەتان لە بیر بێ ئێستا کە خوای گەورە دەسەڵاتی پێداون و ئەم هەموو نەوتە و ئەم هەموو پارە و ئەم هەموو دەسەڵاتە ئەگەر دەتانەوێت ئەو دەسەڵاتە هەر بەردەوام بێ خزمەتی میلەتی خۆتانی پێ بکەن ئەو میلەتەی کە ڕاپەڕینی کرد و ئێوەی هێنایە سەر حازری دە ئێوەش ئەو وەفاداریەتان هەبێت و با ئێمەش لە خزمەت ئێوە دابن ئێوەش لە خزمەت ئێمە دابن و ئێمە هەمومان بەیەکەوە جوانین خۆ کەس لەگەڵەوە نیە ئاژاوە فیتنەوە هەرا دروست بێت ئێمە چونکە ئەگەر ئەم حکومەتەی خۆمان لابەرین یان تورک دێ یان عەرەب دێ یان فارس دێ دەی ئێمە دەمانەوێت حکومەتی خۆمان بێت بەڵام عەدالەت بەڵام زوڵمەکان وردەوردە بەرەو کەمی بڕوە یعنی ئێمە باش شتێک بکەین لە دوای خۆمان نەوەکانی دوای خۆمان با نەڵێن دوای 100 ساڵی کە کاکە وەرن با کوردایەتی بکەین کورە نیکەن کردمان کاتی خۆی یەک پارچە خیانەت و گەندەڵی بوون ئێستا ئێمە بۆچی بەردەوام شانازی بە قازی محەممەدەوە دەکەین چونکە کەسێک بووە خۆی و براکانی و بنەماڵەکەی کردوێتە قوربانی مەهاباتی بەجێ نەهێشت
بۆ ئەوەی ئەوان تیا بچن خۆدەی زای لە داردەری خەڵات ناکرێت بۆ ئەوەی کەوا شارەکە وێران نەبێ یعنی ئێمە هەتایە شانازی دەکەین بە قازم محەممەدەوە وەسیەتەکانیشی بخوێنەوە کە دەخاڵە کە شانازی دەکات بە کورداتی و ئیسلامەتیەوە دەبێت ئێمەش بە هەماشەوە ئەمانیش با بە ڕێچکە ئەوان دابڕۆن کە شانازی بکەن بە کورداتی و ئیسلامەتی نەک بێگانە پەرستی و خۆخۆری و ململانەی سیاسی و لەسەر منسەبێک و پلە و پایەک و دروستکردنی چەکدار و سپێنی ئەمە هەمووشتانە دەبێت ئەوەی کە هەیە ڕێشی خەن و لەژێر چەترێکا بێت بۆ ئەوەی ئێمە بەڕاستی ئێمە هەمومان یعنی خەڵکێکەیە لە لابەلا گلەی زۆرە ئەم گلەیانە باڕاستەوە خۆ بە ئێمە بچین ئەو گلانە پێیان بڵین ئێمە حکومەتی خۆمان خۆش دەوێت میلەتی خۆمان خۆش دەوێت کوردستانی خۆمان خۆش دەوێت خۆشویستنی خەڵک و خاچی خۆت بەشێکە لە دینداریمان بەڵام ئەو خۆشەویستیە لەسەر ئەساسی تەعەسوبیەت نەبێ یعنی هەر کەسێک لەیسە منا من دعا إلى العصبية هەر کەسێک بۆ ڕەگەزپەرستی بانگەشە بکات لە ئێمە نێ پێ فەرمی ئەویش ئەوەیە کەوا تۆ بڵێ مادام لە حیزبی خۆمە چاکە و خراپکە هەر قبولمە نەخێ مادام کووردە بابە مادام کووردە لێ گەڕنە وەڵا مادام کووردە دەبێت تۆ کوردایەتی بکەیت ئیسلامەتی بزانێ میلەتەکە چی دەوێت ئەگەر چاچی کرد وەڵا پشتیوانی لەکەین ئەگەر خراپی کرد پشتیوانی لێ ناکەین یعنی ئەمە یاسای ژیانە بۆیە ئێمە دائیمەن هەوڵ دەدەین بە بەرپرس و براگەورەکان بڵین یادی ئەو ڕۆژانە بکەنەوە کە ئێوە جامانە شڕێکتان لەسەر بوو پێڵاوی لاسیک باخەڵی بەتاڵ ئەوجار ئەم هەموو ئافرەتانە کەوا دەهاتن خزمەتیان دەکردن ئەو گەنجە جوانانە هەموو خوێنیان ڕژە ئاواتێکی زۆر دەبا وا بکەین ئێمە هەموو لایەکمان ببین بە حکومەتێکی نمونەیی جا ئەو کاتە جێگەی شانازی بەڵام ئەگەر وانە بێت ئەوە بەڕاستی مێژوو ڕحم بە کەس ناکە ئەگەر بڕاشان بەخوانە بێت مامۆساییان زۆر سپاسی بەڕێز دەکەم کاتی بەرنامەکەم تەواو بوو سپاس بۆ بەڕێزت زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەتەش خۆی گەورە ئینشاءڵڵا بە دوورمان کات لە زوڵمی زاڵمان لە فیتنە و بەڵای آخر زەمان ئینشاءڵڵا سپاس دەکەم مامۆساییان بینەرانی بەڕێز لێرەش داهاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ دەست خۆش بێ سپاس خۆی گەورە لێمان